ئەوەی کە کەمپینەکەی ئەم دوایی هیلاری کلنتن پارێزی لێکرد پرسی جەندەر بوو کە وای کرد ببێتە مایەی ڕەخنە لێگرتنی. میشێل سوێرس مامۆستا و پرۆفیسۆری ئەمریکی لە زانکۆی جۆرجتاون دەڵێت خەڵک هێشتا هەر بە توندی پەیوەستن بە یەکە و تایبەتمەندی سەرکردایەتیکردیان لەگەڵ پیاوەندا هەرماوە. ژنێک بەسەر ڕێگایەکی تەسکتردا دەڕوات. جاژنان لە سیاسەتدا دەبێت ئەوە بسەلمێنن کە هەمان توانایی ڕێبەرایەتیکردنیان هەیە کە لە پیاواندا هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت بیسەلمێنن کە ئەو تایبەتمەندیە ژنانەی خۆشیان دەهێڵنەوە. میشە سوێرس دەڵێت کە هیلاری زۆر جارخنی ئەوەی لێژیراوە کە ساردوسڕ و خۆپارێزە. لەلایەکی دیکەشەوە کاتێک لایەنە نەرمونیانەکانی پیشاندەدا دەبێتە هۆی ئەوەی کە پەرچەکرداریشی پێچەوانە دروست بێت. سۆنێل میشێل مامۆسای زانکۆی مریلاندا سنگ دەخاتە سەر مێژووی پرسی ئافرەتان و جەندەر. چەندی زیاتر هەوڵ بدات کە ئەو جۆرە ڕخنانە پشتگوێ بخات. خەڵکی دەڵێن ئایا ئەوەندە بەهێزە؟ ئەوەندە متمانەی هەیە؟ چۆن دەتوانێت لە ئاستی جیهانیدا کار بکات؟ بەڵام پرۆفیسۆر سوێرس دەڵێت ڕخنەگرتن لە کلنتن تەنها بەهۆی مەیلی لایەنگری جەندەریەوە نییە. پێم وابێت ڕخنەکانی کە پەیوەندی بە ئیمێلەکان و هەڵمەتەکانی پارەبەخشین بە بنیادی کلنتنەوە هەیە لە جێگای خۆیەتی بەو پێی کە پەیوەندی بە بەهاکانی ڕوون و ئاشکراییمانەوە هەیە، پەیوەندی بە ڕازگۆیەوە هەیە و پەیوەندی بە کەسایەتی ڕێبەرایەتەکانمانەوە هەیە. بەڵام ڕۆژنامەنووسی پەخشی ئیسپانی دۆری تۆریبیۆ دەڵێت ئاسانکاریەکە بۆ پرسیارانە کە پڕن لەلایەنگری جەندەری لەبەرەوەی ئافرەتێکی هەڵبژێدراو دەبێت پتر ڕازگۆ بێت و پتر جێی متمانە بێت و پتر ئامادە بێت. ئەمەیە بۆ ژنان لە سیاسەتدا دەبێت بە تەمەنتر بێت، دەبێت بەهێزتر بێت و بە بڕوای من دەبێت لە هەموو کاتێکدا خۆی بسەلمێنێت. لە نۆی مانگی 11دا بۆ جیهان ئاشکرا دەبێت ئاخۆ دەنگدەرانی ئەمریکی ئافرەتێک هەڵدەبژێرن وەک سەرۆک کە ئەو بۆ چوونانە تێک دەشکێنێت کە دژی پرسی ئافرەتانن.